میوانەکەم قسە دەکەم بەڕێز زوهێر عەلی بەڕێبەری کشتتوکاڵی کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵم دەبێت. بەڕێز زوهێر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەوەی کە بینیمان گلەی جوتیارانی کەرکووک بووە فرۆشیاران لە عەلوەکان کە گلەیەکی زۆر دەکەن لە بازگەکاندا گرفت بۆ بارهەڵگرەکان دروست دەکرێت. ئەو گرفتە بۆچی سەری هەڵداوە چۆن چارەسەر دەکرێت؟ نعم. بەڵێ بسم الله الرحمن الرحيم. خۆی بەخشندەی بهرەبان زۆر سپاس بۆ میوانداریکردن و سپاس بۆ کەناڵی کوردستان 24یش گومانی تێدا نییە هەندێک کێشە هەیە ئەوەی کە پێوەستە بە جوڵەی بازرگانی و جوڵەی بەرهەمەکانی جوتیارانەوە جا سەوزە بێت یاخۆت میوە بێت یاخۆت بەرهەمەکانی دیکە بەڵێ کێشە هەیە ئەمە ڕاستە بە تایبەتی لە هەندێک لە خاڵە پشکنینەکاندا بە تایبەتی ئەو خاڵانەی کە سەوزە و میوە پێدا تێدا بەڕێبێت بۆ نمونە سەیتەرەی کەرکووک چیمەن و سەیتەرەی کەرکووک دارەمان ئەمە دوو خاڵی سەرەکین کە بەرهەمی کشتتوکاڵیان پێدا تێدا پەڕێت و هەندێک کێشەیان هەیە چونکە هەندێک ڕێنمایان بۆ هاتووە ئێمە کێشەمان هەیە بە تایبەتی بابەتی ئەوەی کە هاوردە دەکرێت ئەمە زۆرینەی قەدەخە کراوە جگە لە هەندێک بەرهەمی زۆر دیاریکراو نەبێت لە نینەوە هەروەها لە دارەمان ئەمانە قەدەخە کراون بە گوێرەی ڕێنمایەکان کێشەکان زۆر سنووردارن دەتوانێت چارەسەر بکرێن بەڵام ئەوەی کە پێوەستە بە بەرهەمی سلێمانی و هەولێر و دوواکەوە ئەوانەی کە دێنە کەرکووک ئەمە هیچ کێشێکمان لەگەڵەوە نییە هیچ کێشێکمان لەگەڵ بەرهەمی سلێمانی و هەولێر و دووەک نییە کە دێنە کەرکووکەوە ئێمە ڕێگەمان پێداون هەروەها ڕێگەیشیان پێ دەدرێت بچنە پارێزگاکانی دیکەی عێراق لە کەرکووکەوە واتە کێشمان لەوەدا نییە بەڵام ئەمە ڕاستە کە بەشێک لەو جوتیارانە کە سەوزە و میوە هاوردە دەکەن زانیاریان نییە ڕێنماییان نییە پێویستە پشتیوانیان لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەولێر و سلێمانیەوە هەبێت بۆ ئەوەی کە بتوانن بەرهەمەکەیان بێن نەکرد بەڵام لە بازگەکاندا کێشیان بۆ دروست دەکرێت و داوای وەرەقەی تایبەتیان لێ دەکرێت ئایا ئەمە بۆچی ڕوودەداتن بازگانە لە ژێر کۆنتترۆڵی کێدان چۆن کشتتوکاڵی کەرکووک دەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات؟ ئێمە هەفتەی ڕابردوو نزیکەی 25 خاوەن بارهاڵگر یاخۆت جوتیارمان بانگهێش کردووە هەروەها پەیوەندیمان بە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانی و هەولێری شەوە کردووە بۆ ئەوەی ئامادەکاری بکەن هەروەها پشتیوانی جوتیاران بکەن ئەوانەی کە دەیانەوێت بەرهەمەکانیان بنێرنە کەرکووک ئێمە لە دارەمان و لە چیمەنیش لەو خاڵە پشکنینانە فەرمانبەرمان هەیە ئەوە دیاری دەکات کە بەرهەم بێت یاخۆت نا ئێمە بەردەوام کاتژمێر لە دوای کاتژمێر بە دوواداچوون دەکەین هەر کاتێک بزانین بەرهەمەکە ناوخۆییە زۆر ئاسانکاری بۆ دەکەین بۆ ئەوی بێتە کەرکووکەوە ئێمە فەرمانبەری خۆمان لە خاڵەکانی پشکنین و سەیتەرەکان داناوە ڕەنگە هەندێک کێشە هەبێت ئێمە زۆر ئامادەین وەکو بەڕێوەبەراتی کشتتوکاڵ پێشوازی لە هەر سکاڵایە بکەین کە جوتیاران هەیەە ئەوە بەرهێنان و هاوردەکردن بێگومان ڕێنمایی خۆی هەیە هەروەها ئەو بەرهەمەی کە لە ناوخۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان وە بەرهێنان دەکرێت یاخۆت بەرهەم دەهێنرێت پێویستە پشتیوانی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی پارێزگاکەی هەبێت ئەمە ڕێنماییە ئەمە شتێکە بەدەستی ئێمە نییە هەروەها ئێمە زۆر ئامادەین بۆ ئەوەی کە پێشوازی لە بەرهەمی ناوخۆیی بکەین هیچ کێشەیەکمان نییە بەردەوام لە پەیوەندیدان لەگەڵ سلێمانی بەڵام جوتیاران ئەڵێن کاتێک کە بەرهەمەکان ئێمە پێدەکات سنوورەکان دەکرێنەوە ئەو بەرهەمانەی کە ئەوان ماوەیەکی زۆر پێوەی ماندوو بوون لەسەر دەستیان ئەمێنێتەوە یا نرخەکەی دادەبەزێت واوکات ئەڵێن وا بێزاریان کردوین کە وامان لێکراوە بەشێکی زۆرمان دەست لە کاری جوتیاری هەڵبگرین بۆچی ئەم سنوورانە لەو کاتانەدا دەکرێنەوە و جوتیاران ناتوان بەرهەمەکانی خۆیان بەباشی لە بازاڕەکانە ساغ بکەنەوە؟ بەڵێ گومانی تێدانیە کە بابەتی سەرەکی
بریتە لە بابەتی پاراستنی بەرهەمەکانێکە لەلایەن وەزارەتی کشتوکاڵی فیدراالیەوە دەرچووە. بەڵێ جوتیار زیانمەندترین کەسە لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق تەنەن پارێزگاکان یاریمی کوردستان کاتێک سنوور دەکرێتەوە. ئەگەر سەیری بکەین ئەو بەرهەمەی کە لە دەرەوە دێت ئەگەر نرخەکەی ئەرزان بێت ئەو کاتە بێگومان جوتیار زەرەرمەند دەبێت. ئێمە سوورین لەسەر ئەوەی کە ڕێگری لە هەر بەرهەمێک بکەین کە وەرزی خۆی بێت لە عێراقدا، ڕێگری لە هەر بەرهەمێکین کە لە دەرەوەی وڵات بێت عێراقەوە لە کاتێکدا جوتیارانی ئێمە وەرزی خۆیان بێت و بتوان ئەو بەرهەمە بەرهەم بهێنن. ئێمە دەمانوێت بەرهەمی جوتیار بپارێزین، دەمانوێت بەرهەمی جوتیار خاڵی یەکەمی پشتبەستنی حکوومەت بێت، جا لە هەرێمی کوردستان بێت یاخود پارێزگاکانی دیکەی عێراق. ئێمە ڕێگری لە هەر بەرهەمێک دەکەین لە دەرەوەی عێراق بێت ئەگەر وەرزی خۆی بێت لە ناوخۆی هەرێمی کوردستانە، تاوەکو ئەوەی جوتیاران بتوانن بەرهەمی خۆیان ساغکەنەوە، هەروەها لە پێشینە بۆ جوتیاری خۆمان بێت. زۆر باشە. زۆر جار لە هەندێک کێشە هەیە. بەڵێ لە سنووری کەرکووک زەوی جوتیارانی کورد کێشەی هەیە، ئەو جوتیاران ناتوانن وەکو مافی خۆیان زەویەکانی خۆیان بکیاڵن یا بەرهەمەکانی دروێنە بکەن. چه هەوڵێک دراوە بۆ چارەسەرکردنی کێشەی زەوی و زاری جوتیارانی کورد؟ ئایا هیچ ئامارێک هەیە بەوەی کە چەند ڕووبەری زەوی کشت و کاڵی بۆ جوتیارانی کورد کێشەی لەسرە لە سنووری کەرکووک؟ بەڵێ ئێمە گومانی تێدا نییە کە بەشێک لەو زەویانە کێشەیان لەسەرە کە نزیکەی 400,000 دۆنمە دەکەونە ناوچە کێشە لەسەرەکانەوە، هەروەها دەکەونە سنووری مادەی 140 ئەمە کێشەیان لەسەرە. بەشێکی زۆری کێشەکەی ئەو زەویەمان چارەسەر کردووە، بەتایبەتی ئەوانەی کە پەیوەستن بە بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی باڵای شۆڕش. ئێمە گرێبەستەکانمان هەڵوەشاندووەتەوە ئەو گرێبەستانەی کە دەستدرێژی دەکرا سەر کورد و تورکمان. ئێستا ئەو زەویانە ئامادەن بە کشت و کاڵ، بەڵام دەکەونە ناوچەی وەبەرهێنانەوە. ئێستا کەوتۆتە نێوان تاپۆ و بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ و لایەنی دیکەوە. وەزارەتی کشت و کاڵ هەوڵ دەدات کە ئەو زەویانە چارەسەر بکات. ئێمە نزیکەی 300,000 دۆنم کێشەی ئەو زەویانەمان چارەسەر کردووە، تۆمارمان کردوون، گەڕانومان بۆ خاوەنەکەی دەتوان مامەڵەی پێوەکەن، بەڵام کێشەکە دەکەوێتە نێوان تاپۆ و وەزارەتی کشت و کاڵەوە. ئێمە دەتوانم بڵێم 100,000 دۆنم زەوی دیکەمان ماوە کە کێشەی لەسرە. ئەمە ئێمە بەردەوام هەوڵ دەدەین کێشەکانیان چارەسەر بکەین، لە پەیوەندی داین هەوڵ دەدەین بە ڕێگەی یاسایی کێشەکانیان چارەسەر بکەین، هەوڵ دەدەین خاوەن مڵک بە گوێرەی یاسای ژمارە 5 کە ژمارە 5 ناسراوە دەکەوێتە مادەی 140ەوە، هەروەها ئەنجومەنی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێنمایی تایبەتی بۆ دەرکردووە، بڕای تایبەتی بۆ دەرکردووە. دەمانەوێت بە گوێرەی پەرلەمان و یاسای هەموارکرا و ئەو زەویانە بگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان. هەروەها ڕێکارەکانیش بەردەوامن بە ئاڕاستەیەکی زۆر باشدا دەڕۆن. دەمانەوێت هەموو زەویەکان بگەڕێنەوە بۆ خاوەن زەویەکان. باشە چەند یاسایەک لەم پەیوەندیەدا دەرچوون، بۆ نمونە یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی ڕژمی باسی پێشوو بۆ کەرکووک و هاوکات کەڕانەوەی مافی جوتیاران. بۆچی تا ئێستا یاسایانە جێبەجێ ناکرێت وەکو خۆی کارمەم یاسایانە ناکرێت؟ بەڵێ تۆ دەزانیت کە یاساکان پێویستیان بە ڕێنماییە، ئێمەش پێویستمان بە ڕێنمایە بۆ جێبەجێکردنەوە یاسایە. ئێمە چاوەڕێ ئەو ڕێنمایانن بۆ ئەوەی بگاتە دەستمان. ئێمە ڕێنماییمان ئاڵوگۆڕ پێ کردووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ، لەگەڵ وەزارەتی دادی عێراقی لیژنە پێک هاتووە بۆ ئەوەی کە شێوازی جێبەجێکردنی یاساکەمان بۆ ڕوون بێتەوە. ئێمە هەوڵمانداوە زانیاریمان بەدەست بگات، ڕێنمایی بەدەست بێنی لەسەر ئەوەی چۆن ئەو زەویانە چارەسەر بکەین یاخود ڕێنمایەکان جێبەجێ بکرێت. ئێمە ڕێکارەکان لای ئێمەوە بەردەوامە، پێتان دەڵێم کە کێشەکە چارەسەر دەبێت تەنها لەسەر کات وەستاوە، ئەو کاتەش کەماوە لە بەردەمانە زۆر درێژ نابێت، پشتیوان بەخوا کێشەکە چارەسەر دەبێت. و ساڵی 2025 کە ماوەیەکی زۆر دوور و درێژیش نەبوو، کێشەیەکی زۆرمان چارەسەر کردووە. هەروەها دەتوانم بڵێم کە چەند مانگێکی کەم ماوە بۆ ئەوەی کە بڕیارەکە بە تەواوی جێبەجێ بکرێت. بڕیارەکە جێبەجێ دەکرێت، هیچ
هیچ بەلێک هەلێک نییە بۆ ئەوەی کە بڕارەکە جێبەجێ نەکرێت. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز زۆهێر عەلی بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس.